هاوشێوەی بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کەمپینی هاوکاری بۆ لێقەوماوانی لافاوەکەی سنووری شاری هەولێر لە نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامی هەیە. سەرەڕای دواکەوتنی موچە و خراپی بارودۆخی دارایی موچەخۆران، بەڵام چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە وەک هەستکردنیان بە بەرپرسیارەتی سەرشانیان و دەربڕینی هاوخەمی بۆ برا و خوشکەکانیان باگەرم و گوڕیەوە هاوکارێ مادیەکانیان دەگەێننە نووسینگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین. وڵا برا لەسەر هەمومان پێویستە و هاوکاری ئەو برایان بکەیت لە هەولێر و بە جۆرەی توانە خۆشەر نییە کابرا بچێ ماڵ خۆی بفرۆشی بێنێتەوە تدا لە خەڵکی چەمچەماڵی خۆشەویستەکەم هاوکاری ئەم کەمپینەیە بکەن بۆ برا بە ڕێزانی هەولێرمان. ئەمە مرۆڤ دۆستانە بێت کامی مرۆڤ دۆستانەیە لیان قەوما و ئیمڕۆ ڕۆژی غیرەتە، ڕۆژی ئەوەیە کە هاوکاری ئەو برایانە ماکوێت لە هەولێر. ئێمە هەموو برا و خوشکی مسلمانی برای یەکین و پێویستە هەموو هەریەکە و لەلایەکەوە هاوکاری ئەم کەمپینە بین بۆ لێقەوماوان بۆ بە فریاکەوتنی ئەم خەڵکەی کە لە شاری هەولێر لیان قەوماوە ئیتر بە بڕێکی کەمی بێ، بە بڕێ مادی بێ، معنەی مادی بێ بۆی کە بتوانین قەرەبووی ئەم لافاو و ئەم زیانە بکەین کە لە هەولێر دراوە. هیوادارین هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە بەشدار بێ لەم کەمینە و لەم کەمپینەدا بۆ بەشداریکردن بۆ هاوخەمی دەربڕین لەم کەمپینەدا. بەڕاستی ئەمە کارێکی زۆر خێرەکە تۆ بتوانانی هاوکاری ئەو برا خوشکانەمان کوی کە لە هەولێر و شوێنێکی تر تووشی زەرۆزیانێکی زۆر بوونە و بۆ ئەجری قیامەت و دوا ڕۆژیش بەڕاستی کارێکی زۆر خێر. بەڕاستی زۆر پێم ناخۆشە زۆر پێم ناخۆشە و خوشکبرایەک هەر کەسێک وجدانی هەبێت پێویستە پێویستە بەشداری بکات و یارمەتیان بدات. بانخوازێکی ئیسلامیش دەڵێت پێویستە لە سەر هاوڵاتیان هاوکاری برا و خوشکەکانیان بکەن لەو سنوورانەی کە زیانیان پێگەیشتووە گەر بە بڕێکی کەمیش بێت، بە تایبەتی لەو کاتانەی کە بەشێک لە موسڵمانان تووشی بەڵاو موسیبەتێک دەبن و وەک ئەوەی لە ئێستادا هەیە. ئەو سەرۆت و سامانەی خۆی پەروەردگار پێی داوی ئەمانەتە لەبەر دەست هاتن ها ماڵی خۆت نییە. یەکێک لەو سیفەتانە کە خۆی پەروەردگار ئاوا فەرمێوە میما ڕەزەقناهم یونفیقون، لەو ڕزق و ڕۆزیەی کە ئێمە پێمان داون دایمە لێی ئەبەخشن. ئەم بەخشینەش ئەنواع و ئەشکاڵی هەیە، جۆرێک لەو جۆرانەی کەوا بەڕاستی بەخشین زۆر شەرع هاندەرمانە لەسەری کە ببەخشین لە کاتێکی ئاوهایە کە کۆمەڵی موسڵمان لە شاری هەولێر لیان قەوماوە بە کارەساتێکی سروشتی کە خۆی پەروەردگار جەلە جەلالهو وەکو سروشتێک کە زستانان باران ئەبارێنێ و ئەو بارانەش لافاوی هەڵسانەوە ئەو لافاوە کۆمەڵێ زەرەر و زیانی بە خەڵکی شاری هەولێر گەیانووە. بەڕاستی ئەجرێکی زۆر گەورەیە کە ئێستا ئینسان چاوی لیان بێ. با مەبەستی بەدەمەوە چوونی هاوڵاتیانی زەرمەند لە ڕووداوی لافاوەکەی شەوی هەفتەی ئەم مانگە ماوەی چەند ڕۆژێکە دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکی هاوکاری لە بەشێکی زۆری شار و چارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە. هاوڵاتیانیش بە شێوەیەکی گەرم و گوڕ بەشداری لە کەمپینەکەی دەستگای بەخشیندا دەکەن و چاوەڕوانیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا کەمپینەکە فراوانی زیاتر بەخۆ ببینێت و ژمارەیەکی زیاتر لە هاوڵاتیان بەشداری تێدا بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.